دیاردەی کۆچکردنی مرۆڤ و هەڵاتنی لە نەهامەتیەکان و گەڕان بە دوای ژیانێکی باشتردا ڕۆژانە تراژیدیای نوێ لێ دەکەوێتەوە. نەتەوە یەکگرتوەکان و وڵاتانیش لەسەر ئاسی ناوخۆی بەردەوام کار لەسەر چارەسەری ئەو دیاردەیە و کەمکردنەوەی مەترسیەکانی سەر کۆچبەران دەکەن. بەڵام لە هەرێمی کوردستان لەگەڵ بەرفراوانتربوونی دیاردەی کۆچ تراژیدیاکانیشی لە زیادبووندان و لایەنە پەیوەندیدارەکان ڕێکاری پێویست بۆ چارەسەری ناگرنە بەر. لە ماوەی ساڵانی ڕابردوودا کە دەیان هەزار هاوڵاتی لە هەرێمەوە کۆچیان بۆ ئەوروپا کردووە، بەشێکیان ڕوبەڕووی مردن و توندوتیژی گەورە بوونەتەوە کە نوێترینیان خنکانی ژمارەیە کۆچبەری کوردی خەڵکی دوهۆک و زاخۆ بوو لە دەریای ئیجەدا و بە بارمتەگرتنی 6 کۆچبەری دیکە لەلایەن قاچاقچێکی کوردەوە لە تورکیا. ئەوەی جێگای نیگەرانی و پرسیارە هەڵاتنی قاچاقچیەکان و دەربازبوونیانە لە سزا. بەپێی دوایین ئاماری نەتەوە یەکگرتوەکان قاچاقچیەکان لە 150 ئەو توندوتیژانی بەرامبەر کۆچبەران دەکرێت بەرپرسیارن، بەتایبەت توندوتیژی سێکسی و جەستەیی و دزین و ڕفاندنی کۆچبەر. قاچاقچیەکان پارەیەکی زۆر لە کۆچبەر وەردەگرن و گوێ بە سەلامەتی ژیانیان نادەن، نەک هەر بەڵێنی درۆ، بەڵکو زۆر جار بە پێچەوانی بەڵێنەکەشیانەوە ڕەفتار دەکەن و ناسنامە و بەڵگە فەرمیەکان ساختە دەکەن و بازرگانی بە مرۆڤەوە دەکەن. هەروەها پارەیەکی زۆر لە خێزانی کۆچبەرەکان دەکشێننەوە و چەندین تاوانی دیکە. سەدان کەس تۆمار کراون کە قاچاقچی بە بەڵێنی یەختی گەورە کۆچبەرانیان بردۆتە سەر دەریا و لەوێ بە هەڕەشە و چەک و لێدان ناچاریان کردوون قەدەری خۆیان و ماڵ و منداڵیان بدەنە دەست بەلەمێکی ناسەلامەتی چوپی بچووک کە زۆر جار 30 تا 70 کۆچبەری تێدەکرێت لە کاتێکدا بۆ 10 کەسیش گونجاو نییە. ئەگەرچی قاچاقچیەکان ناوی عەجیب و غەریبیان هەیە، بەڵام شوێن و ناونیشانیان دیارە. لە هەرێمی کوردستان باندی تایبەتی ناونووسین و وەرگرتنی پارەیان هەیە. هەندێک جار بە چاوساغی بەرپرسانیش تاوانەکانیان ئەنجام دەدەن و یاری بە ژیانی خەڵکی ئاسایی دەکەن. بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم لە پەرلەمان و حکوومەتیش بە دوادا چوونی جددی بۆ کەیسی کۆچبەران ناکەن و قاچاقچیەکان سزا نادرێن. بەپێی ئامارەکان تا ئێستا نزیکەی 300 هاوڵاتی هەرێم بەهۆی هەڵەی قاچاقچیەکانەوە گیانیان لەدەستداوە. ئەرکی لە پێشینەی پەرلەمانتارانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە کە بە دواداچوونی ورد بۆ کەیسی کۆچبەرانی هەرێم و تاوانکاریەکانی قاچاقچیەکان بکەن، هەروەک یاسایەک بۆ ڕوبەڕووبوونەوەی بە قاچاقبردنی هاوڵاتیانی هەرێم دەربکەن و سزای تون بۆ قاچاقچیەکان دیاری بکرێت. لە وڵاتانی دراوسی هەرێم بەتایبەتیش تورکیا یاسای ڕوبەڕووبوونەوەی قاچاقچی هەیە و ڕۆژانە چەندین قاچاقچی دەستگیر دەکرێن و سزا دەدرێن. یان بەلای کەمەوە بەو ئازادی کە لە هەرێمی کوردستان هەیە ناتوان کارەکانی ئەنجام بدەن. پێویستە پەرلەمانی کوردستانیش بیر لە یاسایەکی لەو جۆرە بکاتەوە و هیچ نەبێت کۆتایی بە بەشێک لە تراژیدیەکانی کۆچبەرانی هەرێم بهێنێت.